خۆشەویستان سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. ئەم ڕۆژ بە خۆشحاڵیەوە لە کارگەی کەلتوریەوە لەگەڵتانە. ئەم ڕۆژ ڕۆژێکی تری مۆندیالە و جۆش و خرۆشی هاندەران تا بێت زیاد دەکات. تا بێت هاندەران بە خۆشحاڵیەوە ڕووەکەنە کارگەی کەلتوری. دڵخۆشن بەوەی کە دەستگای میدیایی کورسات ئەم دەرفەتەی بۆ ڕەخساندون، ئەم شوێنە ئارامەی بۆ ڕەخساندون، ئەم شوێنە خۆشەی بۆ ڕەخساندون لەگەڵ پێشکەشکردنی یاریەکانی مۆندیال کۆمەڵێ چالاکی جیاواز بەڕێواچێ. چالاکیەکان لە یاریکردنی منداڵانە، لە یاریکردنی گەنجەکانمانە، ئیتر بە جۆرە جیاوازەکانی یاری. لێرە ئەچیتە دەرەوە کۆمەڵە چێشخانە و کۆمەڵە شوێنی تایبەت کراوەتەوە کە خواردن و خواردنەوەکان بەدەرسە. ئەو خەڵکی کەهێشتن بۆ ئێرە زۆر دڵخۆشن کە ئابینن لێرە کەشێکی ئارام هەیە و خەڵک ئەتوانێت بە دڵخۆشیەوە لەگەڵ خێزانەکەیانە بێن لە دەرەوە کۆمەڵێک خواردن لەگە خۆیانە کڕنیەن دائانیشن. ئێستا خەڵک زیاتر دڵخۆشە بەوەی کە کێشەکان کەم بۆتەوە، خەڵکی تون و تیژ نەماوە، یاریەکان بە ڕۆحێکی وەرزشیەوە سێرەکرێت. کاڵم ڕۆحێکی وەرزشی ئەوەیە کە هەر هەمویان ئەگەر هەر کەسێکیان هاندەری لایەنێک بن، هاندەرەکانی تر ناوێتە کێشیان بەڵکو بگراوانی چاپڵە لێیان. بەڵام ئەم جۆش و خرۆشەوەی کردووە کە ئێمە وەکو کورسات زیاتر خزمەتیان بکەین، زیاتر بتوانین لە کاتە جیاوازەکانە لەگەڵیانان بین. بۆیە هیوادارین بەردەوام بێ و ڕۆژ بە ڕۆژیش لە مۆندیال لە ڕۆینە پێشەوە یاریەکان گەرم و گوڕیەک و خۆشیێکی زۆری پێوە دیارە. بۆیە هیوادارین بەردەوام بێ و ئێمەش لەگەڵ ئەم جۆش و خرۆشی هاندەرانەیە کۆمەڵێک دیاریمان بۆ ئامادەکردوون، کۆمەڵی دیاریمان بۆ ئامادەکردوون کە بتوانین پێشکەش بۆ کەسانێکن کە لێرە ئامادەن. ئەمە جیەمە گرنگ نییە کێ یاریەکە ئەباتەوە یاخود چێ بتوانێ سەرکەوتوو بە بەرامبەرەکەی، بەڵکو ئەمە جیەمەوەیە کە وەکو کورسات دیاریەکیان پێشکەش بکەین. بۆیە ئەم ڕۆژ کۆمەڵێک گەنجم لەلایە، ئەم گەنجانە بەمڕۆ هەمویان بە دریسی کریستیانۆ ڕۆناڵدۆ هاتوون. با من بچینە لایەن بۆی کە بزانین چۆن خۆیان ئامادە کردووە. هاوڕێیان سڵاوتان لێبێت. ئەو کوان برادەرەکانی کەتان ئابانیاکە نەگەر یەکێک بتوانێت بەس وەرنە پێشەوە وەرنە لای من یەکێکتان بانیاکە. ئەمڕۆ هەمووتان کریستیانۆ ڕۆناڵدۆن. من پێم خۆشە باسی شەوە بکەینەوە کۆمەڵێک گەنجن یاخوا بەخێر بێن. ئەمڕۆ هاتوونەتە کارگەی کەلتوری. پێتان چۆنە کورسات شوێنێکی ئاوای ڕەخسانووە لە ڕێگەی شارشێکی ئاوا گەورەوە بتوانێت خزمەتی هەمومان بکات بۆی بتوانین کە چێژ لە یاریەکان. وەڵایی بەڕاستی شێکی زۆر جوانیان کردووە، یعنی شایانی گەنجان بووە سەگەم کەم شتیان کردووە، بیرۆکێکی باش بوو، دەستخۆشیان لێگەین بەڕاستی شتێکی باشیان کردووە. خۆش بام پرسیاری کە لە تۆ بکەم کە هاتیتە ئێرە لەوە باشتر نییانی زۆر جارڕێنە چینە کۆمەڵە شوێن لەوانەی کێشە دروست بێ، بەڵام لێرە ئەبینیت کۆمەڵی خەڵکی باشی لێیە، هاندەرەکان هەمویان بە ڕۆحێکی وەرزشیەوە سێر یاریەکەکەن. ئەمە تا چەند واکە کەشەکە ئارامتر بێ خۆشتر بێکەوە سێ یاریەکان. طبعاً کورسار شوێنێکی وای دروست کردووە کە هەموو چین و توێژێکی لێرە کۆ کردووەتەوە و دایمەش من سوپاسی کورساتم کردەوە. بیرمە یۆرۆی 2024 شتێکی وای کرد، بەڕاستی کەشێکی زۆر خۆشی دروست کرد، کەشێکی من کە ئەتوانن خێزان بێتە ئێرە و چەند هاندەریشی لێ بە چین و توێژەکان ئەوەنە گونجاون یەن ئێرەکە شەڕ و ئاڵۆزی بە هیچ شێوە دروست نابێت تاکو لەبەرەوەی شتێکی جوانی دروست کردووە، کەشێکی تایبەتی ئەوە پاڵەوانتنەکە و بۆ ئێمەی هاندەریش جێگەی دڵخۆشیە کە شوێنێکی ئاوا هەیە لە جیاتی بچینە ناو کافتریاکان و دوو کەڵی نێرگەلە و ئەم شتانە زاڵ بێ بەسەر کەشەکەیە. ئێرە زۆر باشترە بۆی وێنە یاخوا هەر لەو ئێرەمان هەڵبژاردەوە سیرکردنی. یاخوا بەخێر بێن سەر چاومان. زۆر سپاس با بێمە لای ئەم بەڕێزە بابزانین تۆ هاندەری پورتوگالی بێگومان بەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ دۆخیشن. لێرە چاوەڕێیەکەی کە بۆ نمونە لەگەڵەوەی کە یاریەکان پێشکەشەکرێ سێرەکەی چەندین ێستا بینیمی لە دەرۆنان دەخوات، یعنی هەموو شتێ بەردەسە. ئەمە تا چەند ئەبێتە بەشێکی لە کافتریاکان باشترە ئێرە، یعنی ئێستا دەستخۆشی لە کورسا دەگەین وەم ڕێخستنیەم کەشە تایبەتە کە کردوێتی، یعنی لە کافتریاکان باشترە. مناڵ و هەموو چین و توێژێکی لێ گەنج پیر مناڵ ئیشێکی زۆر باشیان کردو. ئەم مۆندیالی هین یۆرۆی 2024 ئەمە شتێکی وایان کرد وەکو ئێستا نەبوو. ئێستا زۆر پێشکەوتوترە و دەستان خۆش. بابێمە لای تۆ حەزت لە وەرزشە؟ ئاڕۆڵا زۆرم هەستم زۆر. خۆدێکی ئەی چۆن لە گروپ و تیپتان هەیە؟ نا هەر لە کۆڵانەکەی خۆمان هەنێجە. ساحەی تایبەتان هەیە؟ بەڵێ. خۆشە هەفتانە چەند ڕۆژ یاریەکەی؟ وڵا
هەفتەی دووجار ئاوە ئێستا کاتەکەتان گۆڕیۆ لە بەرەم یاریانەی مۆندیال بۆی کە ئارەوەڵە جاری وایە تا دوو ناخەین سێر یاریەکان بەڵێ دێر سەرکەوتوو بیت زۆر بەخێر بیت زۆر سپاس ئەمڕۆ بینیم لە ڕیزی پێشەوە دانیشت بوویت کە بانگ کردی وتمەوە بۆ لای من وتر جێگەمانە گیرێ ڕاستەکە ئەم کەشە تا چەند بۆ ئێوە بۆتە بەشێکی گرنگ و خۆشی کە بتوانن چێژی لێوەگرن بێگومان ئەگەر کەشەکەمان بەلاوە تایبەت نەبێت 3 ساعت پێش یاریەکە ناین بۆ ئێرە بۆ ئەوی شوێن بگرین بێگومان دەستخۆشی لە کورساتەکەین بۆ ڕەخساندنی ئەم کەشە تایبەتە کە ئەتوانم بڵێم بۆ هەموو چینی توێژێک گونجاوە بە خێزان بێت یاخود ئەگەر گەنجان بە تەنهاش بێن کەشێکی گونجاوە لە چاو کۆمەڵێک شوێنی تر خۆشترە کە تۆ لێرە ئامادە بیت و سەیریارەکانی مۆندیال بکەیت یا خوارد لە خۆشییا بن وەرنە ئێرەوە من کۆمەڵێک کوڕی جوانی منداڵیش کە بە هەموو چین و توێژەکانەوە وەرنە لای من لێرە ئامادەن دڵخۆشن بەوەی کە لەگەڵ خێزانەکانیانە لێرە ئامادەن بۆ بینینی یاریەکان کچە جوانەکە زۆر بەخێر بێت خۆشی نانیشە خوارد؟ وەڵام من ئێوارە نانە خۆمە ئێوارە وەڵا ئێڕۆینەوە ئەی ئێستا چی بۆ کڕی باوکرد لیا خواردت؟ وەڵای پیزام خوارد زۆرمەیەکم خوارد و تاوە پیساش خواردووی ئێوارەش نانە خۆیتەوە؟ ئەگەر پێم بخورا ئێتی باشە زۆر بەخێر بێ هەزەکە یاریەکان بکەیت ئێستا لەگەڵمانە؟ وەڵا بەڵێ دا باشە خوار بابین لایم کوڕە جوانە زۆر بەخێر بێ خۆش بیاخۆ هاتی بۆ سەیری یاریەکان؟ بەڵێ حەزی لە چه هەڵبژاردەیە؟ پردوگال پرتوگال بۆ پرتوگال چونکە کریسیان ڕالدۆ تیا ئەوت خۆشێت؟ بەڵێ حەزەکەی سەرکەوێت؟ بەڵێ ئێتی باشە کوڕە جوانەکە بەخێر بێت باشی چۆنی قسەمان بۆ بکەیت؟ بەڵێ هاتوو یاری بکەی لێرە لەلای ئێمە؟ بەڵێ ئەگەر یاریەکە و بردەوە ئێمە ئەتوانین تیشێرتێکی جوان بینێ باشە؟ ئەگەر هەرچی تانبی باتەوە تیشێرتێکی جوان وەرەگرێ باشە؟ باش وەرە کوڕە جوانەکە وەرە تۆش بۆ لە ئەمڕۆ بەجلە لە جوانەکانی خۆی هاتووە بەخێر بیت باش مەڵە باشیت حازری بۆ یاریەکان؟ بەڵێ دا باشە ئێوە لێرە بۆستن با من لەگەڵ و قوڕانەیە یاریەکان ئەنجام بە دوای ئێوە وەرم بیکەن باشە؟ ئێوە چێ بێ تۆ چێ یاریەکەن بێکەوە؟ نا تۆ کچە بن ئەویش ئەو دوانە باشە؟ دەیەوە لێرە حازر بەخێر بیت تۆ ژۆرە لای من ئەمڕۆ هەموو درێسەکان کریسیانۆ ڕۆناڵدۆیە زۆر بەخێر بیت سپاس حەزەکە یاریکی لەگەڵمانە؟ بەڵێ دا باشە لێرە بە ئێستا دوای ئەو بانکتەکەم یاریکە باشە؟ ئەگە بیشی بیتەوە تیشەتی کەشتێمێ باشە؟ باشە با بەردەوام بین کوڕینە من لێرە ئاوەستم خۆتان ڕێکەون دوو یاریمان هەیە دوانتان وەرم بۆ یاری ئەم لمە دوانیشتان بچم بۆ یاری ئەم سێ بازنێ یاری لمەکە یەکی سێدانە بگرن بە دەستانەوە دوانەتان باشە ئەمەش یۆژێکی سێدانە بگرن باشە ئەم دوانەمان زیانە شێواز یاریەکە ئەزانن بە ئەو خەتە لە ئەمە بێ ئەلێرەوە ئەم خەتە ئێوە سێدانە هەڵێن بۆ ئەو مۆتایە ئەگەر هەر کامێکتان بۆ منە دوانی زیاتر یەکیە زیاتر بێ ئەوە خەڵاتەکە بات باشە تا عادول بوون جێکی دەکداری کاڵێن ئێوەش بە هەماشیەوە جێکی سێدانە هەڵێن چێتان زیاتر بوو دەبێتە خاوەنی درێسەکە ئێوەش سێریەمان کەم بزانەمان چۆنێکن بۆی ئێوەش دوای بەشدار بن باشە چێش زانی و تێی کرد چاپڵێن بۆ لێ بین باش دەیاڵەتی بەردەوام بین فەرم پال لە لمەکەەوە دەست پێ بکەین فەرم دەستخۆش چاپڵێ بۆ لێ بن دەستخۆش دەستخۆش ئێستا و دوانەی خۆت بێنەرەوە سییانەکەی خۆ بە ئەو بەردەوام بێت دەستخۆش ئەمە تۆ خاڵۆزاو پرزین یعنی هەر چوارتار باش دڵیشتان نایە لێکتر بەرنەوە نیە دەی فەرموو مەیەک یەک بەیەک ئەمەیانە ئای دەستخۆش ئەو بردیەوە دەستت خۆش بێت تۆ ئێوەرم بۆ لای من دەستان خۆش بێ بەر لەوەی ئێوە دەست پێ بکەین بۆی چاشمان لە کامێرەکە بێ کورسات دیارەکی ئامادە کردووە کە درێسێکە ئەم درێسە منە دەمێت دوایی ئەگەر زانی و بەدڵە نەبوویان شتێکی کە بوو ئەتوانین لەگە برادەرەکە تاڵوگۆڕەکەی دەستان خۆش بێت زۆر زۆر سواس تۆ بەخێر بێت دەستان خۆش بێت ئێوە توانن بڕۆن ئێوە با بەردەوام بین فەرموون ئێرە با خەتەکەتان بێ باشە
پاسنەکەتان وەرە دواتر نانە ئەمەیان تۆزێ قورسترە توانن خەتێک بۆ خۆتاندانێت ئێرا بێت باشە حازریت فەرموو 1 2 3 دەست خۆش ئەمەیان تۆزێ قورسە با من یەک شتان پێ بڵێم هەتا هێوا شەڵێ چکە و شتێک بە دەستی و بازنێرە کێشی کەمە بۆی کە بتانی بە هێواشی بچێتە نای ئای دەست خۆش دەست خۆش دەستان خۆش بێت زۆر سپاس فەرم وەرم بۆ لای من بێگومان ئێمە گرنگ نییە کە یاریەکە چی باتەوە گرنگەوەیە کە ئێمە بتوانین وەکو کورسا دیارە بەخشین بێەوە بۆ یەکێوەش بتوانن لەگەڵ هاتنتان بۆێرە چێژ لە یاریەکان بکرن دەستان خۆش بێت زۆر سپاس دەستان خۆش بێت زۆر بەخێر بێت دەستان خۆش جا ئەم کوڕ و کوچا جوانان لە مالەکەڵای چێ یەکەم جار دەست پێکە چێتان حەزی لە لمەکەیە باشە توی بۆ بازنەکە وەرە ئێرا بۆسە ئەو تۆش ئەو دوانەتان وەرم بۆ ئێرە باشە ئامان تۆزێک کەمتر یەکەینەوە یەکی دوودانە باش ئەمە دوودانە ئەمە دوودانش بۆ تۆ باشە وەرە پێشۆرە بۆ ئێرە وەرە ئێوە وەرنە ئێرە باشە هەلێرۆ هەڵیە بۆ چۆ بۆ ئەوێ ئێستا ئێوە چاوەڕێکن باشە یەکی دوودانە یەکی دوان گەورەکان یەکی سیان بوو ئێوە بێ دوان باشنی ئەوانش دوانە ئەو بگەرە بە من ئەو دوان بۆ تۆ دوانیش بە بۆ ئێستا بە سێری ئەوانکەین بۆ لمەکە ئامادەی تۆ دەی فەرموو ئەمە یەک هێواش ئەمە دوو تۆ نەوتوانی فەرموو فەرموو تۆ تاوە بڕۆ لەوە با ئەو بێت هەڵی بات ئەیا فەرە ئای بشی دەست خۆش دەست خۆش وەرن با جارێ پەلە مەکەن با دیارێک بین بەم کوڕە جوانە ئەمە دیاری کورساتە یاخوا پیرۆزت بێ دەستان خۆش بێ دەستی تۆش خۆش بێ کوڕە جوان دەبڕۆ نەتوانن بۆ خۆتان لێ یاریکە دای ئێوە ماون پەلەمەکە وەرە ئێرە وەرە سەرم کەچێکە خۆش نەبوو قسە کرد دای یاڵا دای ئەمە یاک ئەو دانێکی یەکرد ئالێ ئەمە یەک بەیەک ئێسایکی یەک دانیکە هەڵێن باشە تۆ سوور ئەوشی ئەمە هیچ باشە یەک جاریکە هەڵێین باشە دوایەوەی کەین بە یەکی یەک جار لمەکە هەڵبن باشە ئەگەرەمەتان نەتوانین هێواش کە پەلەمەکەن دێتۆرە پێشۆ کوڕەکە جوانەکە دەی تۆش دای دەست خۆش وەرنە ئێرە یەکی یەک جارم لمە هەڵەین باشە دای چۆ دواتر برۆ دواتر دای ئەیە دەست خۆش وەرە بۆ لای من دەستان خۆش بێت ئەمەش دیاری کورسات بۆ تۆ گرنگەوەیە کە بتوانن بە خۆشی لێرە بن دەست خۆش کسە جوان زۆر بەخێر بێن سەرچاو بێگومان خۆشەویستان ئامانجی ئێمە لە کۆکردنەوەی ئەو بردیەوە باشە بەڵام وەرە با توش بێبەش نەبی وەرە تۆش درێسێ بەرە دەست خۆش دەستان خۆش بێت زۆر زۆر بەخێر بێن سەرچاو بەخێر بێن زۆر بەخێر بێن ئامانجی ئێمە گرنگ نییە چه یاریەکە باتەوە گرنگەوەیە خۆشی بەخشینە گەنجەکانمان خۆشی بەخشینە ئەو کەسانی کە مناڵن لەگەڵ خێزانەکانیانەیەن و بە شێوازە لە شێوازەکان بتوانین زیاتر خزمەتیان کەین بۆیە هیوادارین کە ئەمە ببێتە چێش ببێتە خۆشی و ئەشبینین لێرەوە گەر هاوکارم لەگەڵمانە بێت ئەبینی کە هەندێکی زۆر لێرە ئامادەیە کە بتوانن بۆ بینینی یاریەکان لێرە ئامادە بن و خۆشی بەڕێ بکەن بۆیە ئێمە ڕۆژانە لەگەڵتانە بین لەگەڵ هاوکارم ڕەوەند کە بتوانین کۆمەڵێک گفتوگوی جیاوازتر کۆمەڵێک پرسیاری جیاوازتر لەو کەسانە بکەین کە لێرە ئامادەن هیوای کاتێکی خۆشتان بۆ خوازین هەر لە خۆشییا بن